ئەم کاتت باش کاک محەممەد وەک ئاماژەمان پێدا باقر جەبر زوبەیدی وەزیری گواستنەوەی عێراق لێدوانێکیدا بوو بەوەی کە فڕۆکەکانی هێڵی ئاسمانی عێراق بە خۆڕایی ئاوارەکانی ئەنبار ڕوومادی دەگوازنەوە بۆ هەرێمی کوردستان. تا چەند ئێوە ئاگاتان لێتی چی دەڵێن لەو بارەیەوە؟ ئەم کاتتان باش لە ڕاستیە ئەوەی کە جەنابەت باست کرد بەڵێ بڕیارێکی لەم بابەتی دەرکردووە و ئێمە پێشمان وایە ئەو بڕیارێکی زۆر گونجاو نیە بۆ ئەم قۆناغا، چونکە ئێستا هەرێمی کوردستان خۆی لە قەیرانی داراییە و ئەو تەزەخومەی ئاوارش کە بۆ شێ ڕووکاتە کوردستان ئەوەندەی تر کێشەکانی قەیرانی بڵین دارایی هەرێمی کوردستان قوڵترە بێتەوە و ئەمە جگە لەوەی کە هەرێم خۆشی کە کۆمەڵی کێشەی ڕوبەڕوو بۆتەوە و سەرباری ئەوەش ئەم خەڵکە زۆر ڕوتە هەرێمی کوردستان پێمان وایە بەپێی دەستور ڕاستە هەمووی عێراقیەک بۆی هەیە لە هەر شوێنێک بژێ لە چوارچێوەی نەخشەی عێراقا ئازادە، بەڵام لەگەڵ ئەوەشە بەلامانە سەیرە کە بەڕێز وەزیری گواستنەوەی عێراق بڕیارێکی لەم شێوە دەرەکە، بەڵام دەکرا هەمان بڕیارش دەربکە بۆ ئەوەی کە ئەم ئاوارانە بە هەمان شێوە بگوازنەوە بۆ خواروی عێراق یان بۆ ناوەند بۆ وەسەتی عێراق. بۆ یەکە ئێمە پێمان وایە ئەم مەسەلەیە یعنی گومانمان هەیە لەم مەسەلەیە، گومانێکی لا دروست کردوین ئەگەر عێراقیەکان ئازادن لە هەر شوێنێ بن بۆچی قولانجێ لە خۆیان و دوورە ناچن نەجەف و کەربەلا و شوێنەکانی تر بۆچی ئیلا بگوازرێنەوە بۆ هەرێمی کوردستان کە بە سەدان کیلۆمەتر لە ئەنبارەوە دوورە. بەڵێ گومانتان هەیە، بۆ گومانتان هەیە لە کاتێکدا کە لە ئێستادا ئاوارەکان لە دۆخێکی نالەباردان، گومانتان لەوەیە کە ئەم لێدوانە پێتان وایە مەبەست لی چییە؟ گومانەکەتان لەسەر چییە لە سەبارەت بە لێدوانەکەی وەزیری گواستنەوەی عێراق؟ با ئێمە تۆزێ ڕوونتر قسە بکەین کە بەپێی ئەو زانیارێک کە ئێمە لامانە کە گوایە 9 ملیۆن ئاوارە بگوازنەوە بۆ هەرێمی کوردستان. ئەم 9 ملیۆن ئاوارەیە ڕێژەیەکی کەم نییە، ئەمە ئەوە نییە کە بڵین 50 خێزان و 100 خێزانە و مانگە 2 مانگ لێ بن. ئەگەر 9 ملیۆن خەڵک گواستنەوەی بۆ هەرێم هەم گواستنەوەکەی زۆر قورسە هەم لەوێژ نیشتەجێ ڕەنگە بەیانی کۆمەڵێ منەزەماتی نێودەوڵەتی دێن لەوێ خانویان بۆ ئەکەن، ئەمانە سبێ ڕۆژێ بەشداری هەڵبژاردنەکەن، ئەمە سبێ ڕۆژێ نوێنەریان ئەبێ وردە وردە وای لێ دێ ئێمە بەدەستی خۆمان ماڵی خۆمان کاولەکەین، یعنی بەدەستی لەوە پێش ئەگە سەدام حوسێن و دار و دەستەکەی کەرکووک و کوردستانیان تعریبەکرد، بەڵام ئەمڕۆ ئێمە بە شێوەیەکی تر خۆمان بەدەستی خۆمان دێن کوردستان تعریبەکەین، چونکە ئێمە ینی هەروەکو چۆن ئێمە کاتی خۆی لە ساڵی 1970 کورتەبوو چۆ ئێران تا ئێساکە بەشێکی نەگەڕاوەتەوە، لە ساڵی 1970 بەشێک کە چوینە ئێران بەشێ لەوانە هاوڕێکارمان تا ئێستا لە ئێران ماونەتەوە، بۆ یەکە هەرێمی کوردستان کە خۆی لە ڕووی ژمارەشەوە ئێستا ئەتوانم بڵێم لەوە پێش کە 2 ملیۆن ئاواری لێوە ئێستا 9 ملیۆن ترشی بۆ دێ، ینی بەقەت ژمارەی هەرێمی کوردستان ئەبێ. ئێمە دەبێت بۆ ئەگەرەکانی ئایندا و ئەوەی کە لە ڕابردوو هەمان بوو و کۆمەڵشتمان بە چای خۆمان بینیوە کە چۆن جیرانەکانمان یان بڵێن ئەو سیستەمەی کە لە وڵاتە هەبووە یان سیستەمی سیاسی یان حکومڕانی لە عێراقا چۆن مامەڵی لەگەڵ ناوچەکە و لەگە گەری کووردا کردووە، بۆ یەکە ئەمەیە ترسەکەی ئێمە، چونکە تا ئێستاکەش ئەوان بۆچی ینی لەسەر هەموو شتێ متتەفقن، بەڵام لەسەر ئەوە متتەفقین کە بەشێک لەم ئاوارانە بچێتە ناوچەکانی تری ناوچەی سوننا، بۆ یەکە ینی ئەوان ئەمە بەدیوێکە بەدیوەکەی ترشە ئەوان وا ئێستا ینی قبول ناکەن کورد لە بەغدا بمینێ، ینی هەوڵەدەن کورد لە سەیتەرەکان نێرن داخلی بەغدا بێ، حتا پێم خۆشە ئەوەشتان پێ بڵێم لێرەوە پەیامنێرەکەی جەنابشتان ئێستا لە بەغدا لە خەتەرایە، لەبەرەوە ناکرێت ئێمە بەم شێوەیە بچین دەست بە سەرجۆی خەڵکا بێن و بەڵام خۆمان ژیانمان بەو شێوەیە بێت لە بەغدا، بۆ یەکە من هیوادارم هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەمە وا بە ئاسانی هەم لە لای قبولی نەکەن و ئەگە قبولش کرا من داوا لە جەماوەری کوردستانەکەم ئەلێرەوە بە جەماوەری کوردستانی ڕائگەنم ئەمە قبول نەکەن، چونکە ئەمە خەتەرێکی بۆ ئایندا ینی خەتەرێ لەسەر کورد و لەسەر ناسنامەی کورد و لەسەر زمانی کوردی لەسەر خاچی کوردی لەسەر ئەوەی کە هەمانە کە ساڵهای ساڵ بە خوێن بەدەستمان هاوردووە ناکرێت ئەمڕۆ لە ڕێککەوتنیەکی نێوان دەسەڵاتە بەم شێوە بێن مامەڵە لەگە هەرێمی کوردستان بکەن. ئێمە بڵێ لە ڕووی ئینسانیەوە لە مرۆڤایەتیەوە ئەمە هەرکە واجبە پێویستە ئەو دەورە ببیندرێ خزمەتی. با پرسیارەکەم کەم کاک محەممەد، تۆ داواکارەکەت ئەوەیە کە ئەمە قبول نەکرێت، حکوومەتی هەرێمی کوردستان
چی وتووە لەم بارەیەوە لە ئێستادا هیچ وەڵامێک هەبووە بۆ لێدوانەکەی وەزیری گواستنەوەی عێراق؟ من تا ئێستاکە بەڕسمی هیچ شتێکم نەبیستووە و ئاگاداری هیچ شتێک نیم لەو مەسەلەیە سەبارەت بە لێپرسراوانی هەرێم، بەڵام پێم وایە دەنی داواکارم کە هەڵوێستیان هەبێ و ئەمە وا بە ئاسانی بەسەرمانە تێنەپەڕێ، چونکە ئێمە ئەوەی کە بەگریان بەدەستمان هاوردووە با بە پێکەنین لە دەستی نەدەین. من بۆ خۆم نایشارمەوە ئەم مەسلەیە بە پیلا نەزانم بە دەستی ئەزانم، پێم وایە دەستێک لە پشتی ئەم مەسلەیەوەیە هەیە دەنا بۆ بە سەدان کیلۆمەتر بهێنن بۆ هەولێر و بۆ سلێمانی دەیان گۆڕەپان و ساحەی باشەیە لە بەغدا لە عوزێم لە شوێنەکان تر بالوێ مخێمیان بۆ هەڵدەن بالوێ خانوویان بۆ بکەن بۆ ئیلا بهێنن بۆ سلێمانیان بهێنن بۆ هەولێر. بەڵێ لە ڕووی ئەمنیەوە چ کاریگەریەکی دەبێت هاتنی ئاوارەکان لە ڕێگەی فڕۆکەوە بۆ هەرێمی کوردستان؟ نەکرد لە ڕووی ئەمنیەوە لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەمنیەوە خەتەری گەورە لەسەر هەرێم دروستەکە. من ئەو قسەم بۆیە کرد کاک محەممەد ناسی. بەڵێ جەنابەت شتێکت لەو بارەیەوە نووسیوە وتوتە کارەساتی بەدواوەیە بە تایبەت لە ڕووی ئاسایشی نەتەوەیی و داوات کردووە کە قبول نەکرێت. مەبەستە چیە لە ئاسایشی نەتەوەیی؟ بەڵێ وامان بەڵێ شتێکی وامان نووسیوە و ئێمە ویسمان لەو نووسینە خەڵکی کوردستان وشارکەینەوە ئاگادارکەینەوە کە خەتەرێکی وا بەڕێوەیە بۆ یەکە ئەبێ هەموو خەڵک ئاگادار بێت، چونکە ئێمە لەلایەک هەم ئاسایشی نەتەوەیمان ئەکەوێتە خەتەرەوە، لەلایەکی ترش لە ڕووی ئەمنیەوە ئەو خەڵکی کە دێ بۆ ئەوێ ئێمە کەسی ناناسین، ئێمە نازانین ئەمانە چێن، یعنی ڕەنگە بێنە ناوچەکە تووشی کێشەکەن. ئێمە لە ڕابردوو چەندین تەقینەوە و عینی خۆکوژی لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک لەم شوێنانە ڕوویدا، ئێستاکە ئەمانە جارێکی تر دێنەوە نازانی ئەمانە چێن، ئەنی زۆر کێشەی گەورە بۆ هێزەکانی ئاسایشی ناخۆ. کاک محەممەد دەمانوێت ئەوە بزانین ئەمە تەنها لێدوانێکی وەزیری گواستنەوەی عێراق بۆ یان بڕیارێکی حکوومەتی عێراقا، یعنی ئێوەکو پەرلەمانتار بە دوواداچوونتان بۆم لێدوانە کردووە کە بزان نەمە بڕیارە یان تەنها قسەیەکە کردوێتی؟ بەڵێ خۆی ئەمە تازە بڕیارەکە دەرچووە و ئێمە سەرقاڵی ئەوەی بزانین ئەم بڕیارە چۆن دەرچووە و چێ لە پشتی ئەم بڕیارەوەی ئایا هەر وەزیری گواستنەوەی یا حکوومەتی فیدرالی عێراق ئەم بڕیاری دەرکردووە بۆ یەکە ئێستا لە بەدواداچوو ناین لە ئایندەیە باشتر بۆمان ڕوون ئەبێتەوە کە ئایا ئەمە وەزیری گواستنەوە سربەخۆ ئەم بڕیاری داوە یاخود ئەوە تا خەڵکی تر لە پشتی ئەم بڕیارەوەیە. بەڵام ئێ من وەک بۆچوونی خۆم وەکو بۆچوونی کەسایەتی خۆم پێم وایە ئەمە دەستێکە لە پشتی ئەم مەسەلەیە، ئەگەرنا ئەو بڕیارەی کە دەری کردووە کە خەڵک بەبێ پارە بە بەلاش لە ئەنبار و لە بەغدا و لە شوێنەکان و بە بەلاش فڕۆکە بیگوازێتەوە بۆ هەرێمی کوردستان، ئەی بۆ ئەم بڕیارەشی دەرنەکرد بڵێ چێ دەیەوێ بچێ بۆ بەسرا بۆ ناسریە بۆ نەجەف بۆ کەربەلا بە هەمان شێوە ئەم بڕیارە بۆ ئەوێش بە هەمان بڕیارەکەی هەرێمی کوردستان بێت. مەسەلەکە ئەوەی کە ئێمە لێ ئەڕوانین یا گومانمان لێ هەیە ئەم مەسەلەیە. جا من هیوادارم گومانەکەی من ڕاز نەبێ، هەر شتێکی ئاسایی بێ بەسەر ئەم ینی وەزیر ئەم بڕیاری دابێ و من جارێکی تر لێرەوە ئەم تاکی دەکەمەوە ئەم مەسەلەی زۆر بە خەتەر ئەبینم و پێشم وایە نەتیجەکەی خراپە بێ. بۆ تا ئێستا هەمانگیتان نەکردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان لەنا حکوومەتی هەرێم؟ لە ڕاستیە وەکو باسمان کرد ئەمە تازەیە و ینی بەرنمەکەی جەنابشتان دیارە گەرما و گەرمە، ینی ئەو مەجای پێمان نەدا کە پەیوەندی بە لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستانەوە بکەین تاکو ئەلێرا بۆچوونی ئەوانش وەکو خۆی لە بۆ ڕاگەیاندنەکان بڵاو بکەینەوە. بەپێی بەدواداچوونەکان ئێوە لە ناو حکوومەتی عێراقدا لەگەڵ کێ قسە دەکەن سەرەتا؟ ئێمە لە سەرەتا لەگەڵ وەزیری گواستنەوە قساکەین بزانین ئەم بڕیارە چۆنە و دوایەوە لێتی ئەگەین ئایا ئەم بڕیارە خۆی داوێت یان لەسەری خۆیەوە هاتووە چینە بنج و بنەوانی ئەم بڕیارە و ئینشاءالله هەر لەم کەناڵەشەوە ینی سەرچاوەی بڕیارەکە و ئامانج لەم بڕیارە بۆ خەڵکی کوردستانی ڕوونەکەین و بڵاوەکەینەوە. بەڵێ دەمێ ئەو ڕوونکەیتەوە کاک محەممەد لێدوانەکەی وەزیری گواستنەوەی عێراق لەکوێ بووە و بەوردی ئاماژەیداوە بەوەی کە هەموو ئەو ئارانی کە لە بەغدان دەگوازرێنەوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر ویستیان بە خۆڕایی دەگوازرێنەوە؟
ببوورە پرسیارەکەت باش لی تێنەگەیشتم. بەڵێ سپاس بۆ محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عراقە لە بەغداوە لەگەڵ